ئێمە لە لیژنەی دارایی و ئابووری پەرلەمانی کوردستان دوای چەندین کۆبوونەوە وەکو ئەرکی پیشەیی خۆمان کە بریتیە لە چاودێریکردن بڕیارمان داوە کە سەردانی خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان بکەین وەکو لیژنەی دارایی. ئێمە لە سبەینەوە بڕیارمان داوە سەردانی یەکە بە یەکەی خاڵە سنووریەکان بکەین، وردەکاری بکەین لە چاودێریکردنی سنوورەکان و هەروەها پاشان راپۆرتێکی وەرد ئامادە بکەین لەسەر چۆنیەتی بەڕێوەچوونی و هەروەها ئەو سەرنج و تێبینانەی کە لامان دروست دەبێت هەم بدێنە سەرۆکاتی پەرلەمانی کوردستان و هەم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو پێشنیارانەی بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و کەم و کوڕیانەی کە هەیە یان ئەوەی کە لە ڕابردووە ئێمە بەردەوام وتومانە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چاکسازی بکات لە سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستان، ئەو سەردانانەمان بریتیە بێت لە چوارچێوەیەوەی کە ئەو داواکاری کە کردومانە لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چاکسازی و هەنگاونان بەرەو چاکسازی.